15 پێشەنگەها ناودەوڵەتیە پورتوکان لە پایتەخت هەولێرە بەردەوامە. هەفکارە من کۆمار نادر ستودیا بەکریا کوردستان 24 لە ناو پێشەنگەهەیە لەگەڵمەیە. سڵاوتان لێبێت، میانێکی دیکەمان هەیە لە ستودیۆی کراوەی کوردستان 24 ئەویش بەڕێز ئەیماد ڕەشید بەڕێوەبەری دەستگای فێربوون بۆ چاپ و بڵاوکردنەوە. مامۆستا ئەیماد بەخێر بن. بەڕێزی سوپاس مامۆستا. سەردانکەران چۆنە؟ باشە سەردانی پێشانگاکە و سەردانی ناوەندەکان بەتایبەت و ناوەندەیەوە خەڵک باشە دێن؟ ئەگەر ئەمە بەراوردکەین لەگەر ئەو بارودۆخی ئێمە تێینە، بەڕاستی سەردانکەرێکی زۆر هەیە بۆ پێشەنگاکە. ئەویش ئەوە بە دیارەخە کە تاچی کوردی تاکێکی خوێنەرە، بەتایبەت بۆ دەستگاکەی خۆشمان وەکو دەستگای فێربوون سوپاس بۆخوا سەردانکەرێکی زۆرمان هەیە. ینی فرۆش باش بۆ لەم چەند ڕۆژەیە خەڵک کتێبەکڕن. ئەکید ئەگەر تەماشای ناو پێشەنگاکەکەی دەبینی خەڵکێکی زۆر کە هاتوچۆکە و کتێبی لەدەسا، ینی کتێبکرد زۆرە و کتێب خوێن زۆرە. کاتە توانێت بۆ چوونە بڵین تەواو نییە کە ئاڵێن تاکی کورد خوێنەر نییە. ئۆستاز من حەز ناکەم داخلی زۆر بەراوردەکان بم، بەڵام ئێمە ئەگەر بەراوردی ئەو زەختە بکەین کە لەسەر تاکی کووردا ئەو دەوروبەری کە دژایەتیمانەکە باشە و هەروەها با بڵین چەندین ساڵی دیکتاتۆریەت کە لەسەرمان بووە. ئێمە ئێستا تاکی کورد تاکێکی خوێنەرە، تاکێکی ڕۆشنبیرە. باشە من پرسیارێک لە جەنابتەکەم، ئەگەر ئێمە خوێنەرمان نەبێ، ئێمە وەکو دەستگای فێربوون ئێستا بۆ ئەو پێشەنگایە 18 کتێبی تازەمان چاپ کردووە، یعنی 18,000 دانە. 18,000 ئەگەر هاتوو خوێنەر نەبوو ئێمە چۆن چاپێکی بەڵێ داشکاندنتان لەسەر کتێبەکان کردووە بە چه ئامانجێک؟ خەڵک گلەی لە نرخی کتێب هەیە یان نا؟ کتێبی کوردی لە چاو کتێبەکانی تر زۆر هەرزانە، لەبەرەوەی ئێمە تەماشای وەزعەکە ئەکەی بەرژەوەندی خەڵک ڕەچاوەکەین نرخ کەمدانی لەسەر ئەو نرخەکەمەی کە داینین 130 بۆ 140 داشتین، یعنی کتێبێک ئەگەر بە 10,000 بێ بە 6,000 دەفرۆشرێت، بە 7,000 دەفرۆشی، ینی بارێکی گران نییە. کتێبەکانی ئێمەش لە 5 و 6 و 7 زیاتر تێناپڕ. بەڵێ ئەمە ئێوەکو خۆتان وەکو چاپخانایەکەن یان نووسەر هاوکارە لەمەیە؟ نووسەر و وەرجێڕان هاوکارن لەمە یان خۆتان وەکو چاپخانەی خۆتان دەکەن؟ بەڕێزەوە نووسەر و وەرجێڕی کوردی خۆمان بەڕاستی هاوکارن، بەڕاستی مەغدورن. ئەگەر لێکی دێنەوە لەگەن نووسەرانی دنیا، یعنی زۆربەی نووسینەکان دەبینی بە دیاری وەردەگرین یان بە حەق دەستێکی نرخی زۆر کەم، یعنی دەکاتە دیاری گشتی دیاریە. لەبەر ئەوە کتێبەکان نرخی هەرزانە ئەگەر لێک دێنەوە. ئەگەر نووسەری حەقیقی مەسەڵەن نووسەر حەقیقەت پارەی بدەمێ، ئەبێ بڵێ من بە 20 وەرەقە و 50 وەرەقەی بدەمێ، بەڵام ئێمە پارەیەکی زۆر کەمە دەین و هەروەها بە هەدیە ژوەرێکدین زۆر زار. بەڵێ مامۆستا هەندێک کات ئێستا گلەیەکەیە لەسەر چاپخانەکان، ئیتر نازانم ئەرکی چاپخانەیە ئەمە یان ئەرکی نووسەرەکە خۆیەتی یان وەرجێڕ خۆیەتی، هەڵە لە چاپا هەیە. ئەرکی چییە کە ئاگای لێ بێم هەڵانە تێنەپەڕن؟ کتێب هەیە لێرە ئێستا بیخوێنەرەوە ڕەنگە بەشێکی زۆری هەڵی چاپی تیاابێ جوان پەلەپەلەکەن هەندێکیان ئەرکی دەستگایە، ئەرکی دەستگایە، نە ئەرکی چاپخانەیە، نە ئەرکی نووسەرە. نووسەر مادەیەکم دەداتێ، ئەو مادەیە من وەکو دەستگا کۆمەڵە کەسێک پێکەوەی ئیشەکەی، لەو کۆمەڵە کەسە ئێمە پێداچوونەوەمان هەیە، کەسێکە پێداچوونەوەمان بۆ ئەکا، هەڵبژێری ئەکا، ڕێنووسی ئەکا. ئەگەر ئەو ڕێنووسە نەکەم، ئەو پێداچوونەوە نەکەم، بە ئەکیدی هەڵە دەبێت لەناو کتێبەکەم. ئەو کاتی کتێبەکەم 2 خوێنەر دەیخوێنێتەوە، خوێنەری سوێم نایەوێت، لەبەرەوەی باز دەکرێت کە کتێبێکی خراپە. بەڵام ئێمە وەکو دەستگای فێربوون هەوڵمان داوە دائیمەن کتێبەکانمان هەڵەچنێکی جوانی بۆ بکەین، بۆ ئەوەی کە خوێنەر بە ئاسانی تێپەڕ بێ خوێندنەوەکەی لەسەر. بەڵێ بۆ وەرجێڕانی کتێب ئەرکی چییە کە بڵێت چ وەرجێڕانێک پێویستە، چ وەرجێڕانێک پێویست نییە، چی باشە بیکەین، چی باشە نەیکەین؟ بۆ چاپی کتێبەکانی تریش چ کتێبێک پێویستە تا چەند لەسەر ئەمە دەستگاکانی شەکەن کە چی پێویستە چاپ بکرێ نەکەم شتێک؟ ئوستاز من دەتوانم وەکو خۆم باسکەم وەکو خۆت، لەبەرەوەی بەڕاستی من ڕێزم بۆ هەموو دەستگاکانەیە، هەر کەس و استراتیجیەکی تێکەیە. من وەکو دەستگا ناوم لێناوە فێربوون، بە مەبەستی ئەوەی خۆم فێر بم لە خەڵکش ئەگەر سوودێکم لێ ببینێ، ئەبێ لە چاپدا مەنهەجیەت هەبێ. لەبەر ئەوەی بەڕێزەوە سەردەمەکە سەردەمی پڕوپوچیە،
ناتوانم شتێکی خراپ فرێدەمە بازار یان ژارێک بکەمە مێشتی گەنجێکی کورد نه بەڵکو هەوڵەدەم کتێبێک چاپ بکەم ئەگەر لە سەتایەک فرێدەمە سەر معلوماتەکەی بەرەبەرە ئەو زانیاریانە زیادەکە لەلای لەبەر ئەوە ئەبێ منهەجیەت هەبێ لە وەرگێڕان باشە لە نووسین لە هەڵبژاردننی مادە بۆ ئەوەی کە شتێکی پوختت هەبێت بەڵێ لە نێو شوێنانەی کە سەرک بارزانانی سەردانی کردووە سەردانی دەستگاکەیەوەشی کردووە بە گەورەیەوە سوپاسیەکەین شانازی پێواکەین دیار بوو کە ڕەت بوو تەمەشای کتێبەکانی ئێمەی کرد هاتە ژوورەوە چەندین کتێبشی هەڵبژارد و بە ئوستاز بڵێم لە کتێبەکان بیرکردنەوە بۆ ژیان بیرکردنەوە دژی ژیان سایکۆلۆژی عەقلی کوردی شەمسی تەبریزی کۆمەڵە کتێبێکی هەڵبژارد بە خۆشحاڵیەوە بەڵێ زۆر سپاس بەڕێز ئەحمەد ڕەشید بەڕێوەبەری دەستگای فێربوون بەڕێزی. سپاس بۆ ئامادەبوونت بۆ کاتێ بێمەدا چەند زۆر سەرقاڵ بوون بە مشتری و خۆشحاڵ. کڕیارانی کتێبەوە سپاس مامۆستا موفق بن سەرکەوتوو بن بەڕێزم من جاریکە دەگەڕینەوە ستۆدیۆی ناوت